سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە شادی و پڕ لە جوانی، پڕ لە تەندروستیتان بۆ خوازم. هیوادارم کە ئەمڕۆ لە پرۆگرامی بەیان و 24 بتوانین کە پرۆگرامێکی جوانتان پێشکەش بکەین کە پڕ بێت لە سوود و زانیاری بۆ ئێوە. بێگومانەوانی کە شەوی ڕابردوو کە ئەم شەو تێپەڕی تا درەنگانی شەو لە دەرەوە ماونەتەوە، هیوای لەش ساغی و تەندروستیان بۆ ئەخوازم، یاخود خانەوادەکان لە دەوریە کۆبوونەتەوە و ئەم شەو وەکو شەوی یەڵدا بەڕێیان کردو بە خەندە و پێکەنین و قسەی خۆش. هیوادارم کە هەموو شەوێکتان شەوی یەڵدا بێت و شەوێکی پڕ لە جوانی و پڕ لە شعر و پڕ لە گۆرانی و پڕ لە خۆشی بێت. جا ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بن، جگەلەوەی کە لێرە لەگەڵ من ئەبن دەچینە سلێمانیش، لە سلێمانی ستۆدیۆی کراومان هەیە، هاوکارانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بن. جا بۆەوەی کە بزانی ناوڕۆکی پرۆگرامی ئەم بەیانیە چی تێدایە، ئەوە من ئێستا لەبارەی هەر یەکێک لە بابەتەکان و کورسەیەکتان بۆ باسەکەم. لە شار و شارۆچکەکانی کوردستان شەوی یەڵدا بە چالاکی هونەری و یاریە فۆلکلۆریەکان زیندوو کرایەوە. خەجی خدر خانوێکی تەمەن 63 ساڵان کە یەکەم پێشەنگای هونەری و کاری دەستی خۆی لە هەولێر کردوتەوە بابەتێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆمانە. وەک باسیشم کرد، سلەیمانی پێشەنگای شەقامێک لە کتێب تایدا بەڕێوە دەچێت کە لەبارەی ئەوەشەوە ئێمە هەر بابەتمان دەبێت. با بچینە سەر باسی درێژترین شەوی ساڵ، کە دەڵێن درێژترین شەوی ساڵ مەژ نییە کە ماوەکەی زۆر دوور و درێژ بێت، تەنیا چەند خولەکێکە کە یاخود یەک دوو خولەکە کە ماوەکەی زیاترە، بەڵام لەگەڵ ئەوەیە ئەمە کولتورێکی جوانە کە بۆ بەڕێکردنی ئەو شەوە واتە نیوەی گۆی زەوی دەچێتە ناو زستانەوە بە شێوەیەکی جیاواز لە ئەو وڵاتانەی با بڵین زیاتر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست، وڵاتانی دراوسێ ئەم شەوە یادەکرێتەوە، تایبەتی لە کوردستانیش. جا باسی واکەین کە لە یەکەم شەوی زستان لە وڵاتانەی کە دەکەونە بەشی باکووری نیوەی گۆی زەوی وەرگەڕانی باڵێن وەرز ڕوو ئەدات، ئیدی زستان دێت، تیشکی خۆر لەسەر خولگەی کارژۆڵە بە ئەستون دەبێت. بەم هۆیشەوە لە نیوەگۆی باکووری زەوی کورتترین ڕۆژ دروستە بێت و شەویش دەبێتە درێژترین شەو کە بە شەوی یەڵدا ناسراوە. چەندین بەیتی هۆنراوەی شعریمان لەسەر هەیە، گۆرانیمان لەسەر هەیە، ئەوینداران لەسەری قسەیان کردووە بۆ ئەوینداران شەوێکی خۆشە، چونکە بە شەوێکی درێژی دەزانن و زیاتر بەیەکەوە ئەبن. بۆ نێوە شەوی ڕابردوو لە ڕانیە و قەڵادزێت چەندین چالاکی کۆمەڵایەتی بەڕێوە چوە. شەوەکە بە چالاکی گۆرانی و میوزیک و یاری فۆلکلۆری و کوردەواریانە بەڕێوە ئەچێت کە تایە شەوچەرە و ئەو خواردن و میوانەی کە لە شەوی یەڵدا پێشکەش دەکرێن بەو شێوەیە دەڕازێنرێتەوە و پێشکەشی ئامادەبووان دەکرێت. هەنار یەکێکە لەو پێکاتانی کە دەبێت لە شەوی یەڵدا هەبێت. بۆ بەرزڕاگرتنی شەوی یەڵدا کە پێمان وایە کێکە لە شەوە مێژوویەکان کە نەتەوەی کورد و ئەو نەتەوانەی کە ئاریان نەژادن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو پیرۆزیەکی کۆمەڵایەتی شەوی یەڵدا دەبینن. ئێمە دەمانێت ئەو شەوە هەم زیندوو ڕاگرین و ئەو بابەتانەی کە پەیوەندی بە فۆلکلۆر و بابەتە کەلتوریەکانەوە جارێکی زیندوی کەینەوە و بە گەنجانی ئەم سەردەمەی ئاشنا بکەین و هەوڵ دەین ساتێکی خۆش لەم شەوەدا کە درێژترین شەوە
بە موزیک و گۆرانی و تێکست و هۆنەر و ئەو بابەتانەی کە دەچێتە چوارچێوە فۆلکلۆری کوردی بەسەر ببین. یەکێک لە ئەرکەکانی هەر ناوەندێکی پەروەردەی بریتیە لە گەیاندنی یاخود پەروەردەکردنێکی نەتەوەیانە کە زیندوو ڕاگررتنی شەوی یەڵدا یاخود زیندووکردنەوەی ئەو بابەتە فۆلکلۆریانە یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە جیلی ئێستا پێی ئاشنا بێ و هەمومان دەزانین کە جۆرێک لە نامۆبوون و نە ئاسوودەی بەهۆی تەکنۆلۆژیاوە ڕووی لە لایانی دەرونی هەموو لایەکمان کردووە و هەز بە هیلاکی و ماندووبوونی زۆر دەکەین بۆیە پێمان خۆش بوو ئەو شەوە کە درێژترین شەو و تایبەتمەندی خۆی هەیە لە ژێر چەتری ئەو بابەتە کللتوریانەدا بەسەر ببین. شەوەکە کە شەوی یەڵدا درێژترین شەوی ساڵە دەستپێکی وەرزی زستانە کۆتایی وەرزی پاییزە بە دڵنیاییەوە ئەو شەو بە تەواوەتی بەیاریە کوردەواریەکان و هەم ئەو خواردانەی کە لە کۆندا بەکارهاتوون بەوە شەوچەرەکە زیاتر دەڕازێنینەوە وە لێرەدا مەبەستێکمان هەبووە هەم ئەو کللتورێکی زۆر باوەجارێکی کە لێرەکانە یاد بکرێتەوە و درێژتری شەوی ساڵە خوێندکاران و مامۆستایان چێژ لەو شەو ئەو کاتی وەک ئێستانە بوو لە بەرۆی خەڵکەکە بەس هاوینان و بەهاران کاسبی دەکرد کە بوو بە پاییز ئیسراعاتی دەکرد شەوانە کەم شەو هەبووە کە لە ماڵێک خڕ نەبینەوە جا بە کاڵەمەستێن و کاڵەمەستێن یاریی خۆشە شەوان کاتێکی زۆر دەگرێ پێمان بەسەر دەبەردا بە پێ ئەوەی کە پێمان خۆش بکاتەکە زۆری بگرێ خاڵمان زیاتر دادەنا خاڵ بە پێی خاڵە چکە دوو تەڕەب دادەنیشی دەبێت دوو گروپە ئارەوە لە شەوەکەمان جاندە لە خواردنی مێوژ و گوێز و بە پێی ئەوەی چت هەبایە میوەی کەبێ و شەو دادرانگانی شەودا دەنیشتین شەوان ئەبۆی بەڕێدەکرا لەبەر لۆکز و هەبووە زۆربەی ئەوەندی لە بیری مندا بە لۆکز بوون لە دوای کارەبا پەیدا بوو. دەچینە سەر بابەتێکی دیکە کە تەمەن هیچ کات ناتوانێت بڕیار دەربێت لە بەرامبەر ئەو حەز و خولیانی کە مرۆڤ هەیەی باسی خاتونێکەکەین خەجێ خدری ناوە ئەم خاتونە تەمەنی 63 ساڵە و خەڵکی سلێمانیە یەکەم پێشەنگای هوەری شێوەکاری و کاری دەستی خۆی لە شاری هەولێر کردوتەوە جا خات و خەجێ دەڵێت کە لە تەمەنی منداڵیەوە حەزی لە کاری هوەری و شێوەکاری بووە بەڵام بەهۆی نەبوونی پاڵپشتی بۆ کارەکانی نەیتوانیوە کە پەرە بە هوەرەکەی بدات و ئەم جۆرە نمایش بکات سەرڕای نمایشکردنی بابەتە هوەریەکانی پێشەنگاکە نامەیەکی بۆ خۆڕاگرین و ژنان و بەردەوامبوونی ژنانە لەسەر ئەو حەز و خولایی کە هەیانە و لە بەردەوامیدانی ئەو حەز و خولیا ژنانەیان لە ناو ژیانە. من ناوم خەدیجە خدر ئەحمەدە تەمەنم 62 ساڵە هەر لە منداڵیەوە خولیایی کاری هوەری خەتاتی ئەو شتانە هەبووە مە حەز و ئارەزووکی خۆم بووە لە منداڵیەوە و لە گەنجیە نەمتوانی بەدەستی بێنم حەزم کرد لەم تەمەنی کە ئێستا هەمە تەمەنێکی گەورەیە ئاواتەکەم بێنمەدی.
کارەکار من تێکەڵن بە ئافرەت بواری ئافرەت لە سۆزداری لە ئازادی لە بەخێوکردنی مناڵە لە هەموو بوارەکانە لە مۆسیقایە هەندێک تیش تابلێکەش تعبیر لە هەژاری مناڵی کورد دەکات لە زۆر حاڵەتە و هەندێک تیشتم دەربارەی بەری سنەوبەرە ئەمەش بەشیکەی پێشانگاکەیە کە زۆر هونەری خۆم بووە حەزی خۆم بووە سروشتم بەکارهێناوە بەری سنۆبەرەکان هەمووی بۆ خۆم بڕیمەتەوە هەمووی بۆ خۆم بۆیەم کردووە حەزم لێ بۆ ڕەنگەکان تێکەڵ بێت پشتگیریەکی وام نەبوو ژیان و زروفی بڵێن گەنجی فەرقیە بوو ئێستا لەبەر پشتگیریم زۆرە هاوسەرم دەوروبەرم ژیان و زروفەکەی ئێستاش کەتیان بەنسبەت ئافرەتەوە ئافرەت ئازادە ئافرەت دەتوانی هەموو شتێ بکا بەخۆی هیچ کاتێ نابێت تۆ سەی تەمەن بکەی بڵێ من تەمەنم گەورەیە توانام نییە بەعکسەوە لە هەر تەمەنێکابی لەر تەمەنە حەجز و خولیا و ئارەزوتە بوو پێویستە بیکەیت هەندێک کار هەیە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەنجامی ئەدەن بە هیچ نرخێک ناتوانی تۆ ئەرزشی ئەو بابەتە دەرخی ئەوەندە کارێکی گەورەیە نرخی ناخرێتە سەر بۆ نمونێ سەباسی بابەتێکتان بۆ ئەکەم هەر بە باسکردنەکەی بزانن چەند جوانەجا بابەتێکیش ئامادەیە کە هەر لەسەر ئەوەیە و بینەریشی بن شەقامێک پڕکراوە لە کتێب جا ئەم کتێبانەکە هەر هەموو هێنراوە لەو شەقامەدانراوە هی خەڵکێکی ئاساییە هی منە هی تۆیە هی کەسێکی دیکەیە هەمومان ئەم کتێبانەمان هێناوە خۆبەخشانە داومانە بەم ڕێکخراوە ینی ڕێکخراوە کە بیرۆکەکەی ئاها بووە و کەسانی کە و کتێبانیان خوێندوێتەوە حەزەکەن بیبەخشن بە شوێنێک کۆی کردوێتەوە هێنایەتی لەسەر شەقامێ دایناوە کردوتی بە پێشەنگا و پێشەنگاکەشی لێناوە ناو لێناوە بە شەقامێک لە کتێب جا ئەوەی کە ئارەزوومەندە کتێب بخوێنێتەوە ئەمە حەزی خوێندن لە لای خوێنەر زیادەکە لە لای خەڵک زیادەکە ئەوەیە کە تۆ توانی بە بێ بەرامبەر بچیتە ئەو شوێنە و ئەو کتێبێک کە دڵخوازی خۆتە پەیدا بکەیت لە هەموو جۆرە کتێبێکیش لە ناو ئەو پێشەنگایە دانراوە جا دەستی ئەو ڕێکخراوە خۆش بێت چونکە ئامانجیان ئەوەیە کە خوێندن بە کولتور بکەن زیاتر و خوێنەرێکی زیاتر ڕابکێشن با پێکەوە بچینەوە بابەتە ببینین زانن چەند جوانە ئەمڕۆ خەڵک لەگە کتێبا بینی باش نییە سەردەمانێک بوو خەڵک بە دوای کتێبە ئاگەڕا ئێستا ئەبێت تەکلیف لە خەڵەکەین بێنە پێشانگاکان جەنابتان ئەرکە کێشن تەختێ ئەکەن بە بەلاش کتێبێن بە خەڵک ئەڵەن کتێب خوێنەرەوە ئەم جوارانە ئەم پێشانگایانە ئەم ڕێکارانی کە ئەگیرێتە بەر هیوامان وایە بەردەوام بێ نەک لە ساڵێکا یەک پێشانگا هەبێ وەزگە لە هەموو شار و شارۆچکەکان هەبوایە من قۆناغی پۆلینۆم و ئەمڕۆ لەبەرەوە هاتم کە لەبەرەوەی حەزم بە خوێنەوەی کتێبە و ئەم پێشانگایە پێشکەوتنێکی زۆر باشە بۆ کوردستان لەبەرەوەی بۆکو ئەبینین ئەسا زۆربەی گەنجەکانمان خەریکی خۆمەشغوڵکردن بمبایلەوە و ئەم پێشانگایە وایەکی کە زۆر گەنج لێرە ئامادە بن و بەڕێک لە کتێب هەڵبگرن و منیش لەبەرەوەی کە خۆم حەزم لە جۆرە کتێبێکە وەکو ڕۆمان و ئەوانە زیاتر ئەوانم هەڵگرتووە. کە ئەوەم بیست پێم خۆش بوو وتم وەکو بیستیشم کە ئەمە 3000 کتێب لێرە ئامادە کراوە ئەم 3000 کتێبە ئەگەر داوەشەکەی بەسەر 1000 کەسە یەکی سێ کتێبیان بەرەکەوێت و نایزانم چەند کەس بەشداری کردو لێرە لێرە تا ئێستا من کتێبێک 4 کتێبم هەڵگرتووە بەڵام یەکێکیان احتیاتە ئەگەر زانیم مخالەفەم کردووە دایەنێمەوە.
ئێمە هەردووکمان لەگەڵ ڕەفیقەکەم لە یەک پۆلێکین و پۆلی دوانزەین سەر ئەوەی کە پۆلی دوانزەشین هێشتا کتێبەکانمان لەبیر نەکردووە سەر ڕاوی کە چەندێ منهەجی زۆرمانە هێشتا کتێبەکانمان لەبیر نەکردووە وەڵی چەند کتێبێکمان هەڵگرتووە ئیشەڵا سوودی لێوەر ئەگرین ئەمە یەکێک لەو کتێبانەیە کە یەک دانەما بوو بەڵام هەردووکمان بە شەریکی خوێندنەوە نهێنیەکانی پۆلی دوانزە چکە خۆمان پۆلی دوانزەی هەر لەناو بابەتە هونەرەکان دەمێنینەوە دەچینە سەر فیلمی شین باسی فیلمی شینتان بۆ بکەم کە مەراسیمی فەرشی سووری بۆ فیلمی شین و کاستی فیلمی شین بەڕێوە چووە جا فیلمەکە باس لە کێشەکانی ئێستای نێو کۆمەڵگەی کوردی دەکات بەتایبەت ئەو کێشانەی کە دەکەونە نێو خێزانەکانەوە ژمارێک ئەکتەر تیادا بەشدار بوون و ئەم فیلمیان بەرهەمهێناوە و کاتی وێنەگرتنی فیلمەکە نزیکەی 6 مانگیشی خایاندووە. بیرۆکەی فیلمەکەمان بەڕاستیەکەی هەڵێنراوی ناو کۆمەلگاکەمانە ئەو بابەتانەمان هەڵبژاردەوە کە ڕەبتیە بە کۆمەلگای خۆمانەوە بەو معاناتانەی کە تاکی کوردی هەیەی و ئێمە هەر لە سەرەتاوە بەڕاستی من کە بیرم کردوتمە ئەوێ دەستخینە سەر کۆمەڵی بابەت لە ناو کۆمەلگای خۆمانە کە ئێستا پێوەیە ناڵێنی بۆی بەو گەرمێ بەربینەری خۆشمان بکەوێ و چکە خۆی لە ناو ئەو بابەتانەیەژی. فیلمەکەمان بەعام باسی فیلمەکە ئەەکەم بە تەنیا شیرین ناچکە کۆمەڵێک پەیامی هەیە فیلمەکەمان باس لەو هۆکارانە ئەەکەین کە ئێستا کۆمەڵگای کوردی بەدەستیەوە ئەناڵێنێ و بۆتە هۆکاری لێکترازانی خێزانەکان ڕازیە بێ ئیشەکەی خۆیەتی گەورەترە بێتەوە خۆی قازانجە قسەکانە زۆر بەبری قڵ جوانە تۆ نبینەوە نیلیە؟ فەراشی کارێرە تۆ کوشتی ساکارەویشەی توێکی شەشی خراپە؟ شتی بەرهەمهێنانی فیلم کارێکی زۆر باشە و ئێمە هاندەری ئەوەین کێمە لە ڕووی بەرهەمهێنانەوە کاری باشمان هەبێ ئەم ساڵەمە سێم فیلمە لە شاری سلێمانی بەرهەم دێت و ئەوەی جێی خۆشحاڵیە کۆمەڵێک گەنجی بەتوانە لە بوارە جیاجەکانی بەرهەمهێنانی فیلم هابینین کە ئەمە داهاتوویەکی گەشت لە بواری پیشەسازی هونەری سینەما لە هەرێمی کوردستانە بەدیەکەین نامێ ئەو ژیانێکە خۆم ژیاوم کوڕەکەم کچەکەم و خۆم بژین تۆ یەک جارەژی بۆ ئەتەوێ بە درۆ بە سەری بەری هەموو کوچە و کۆڵانی چەم شارەتە بەرچاو شەو نییە نێتە خەو حەسانە بۆ کوژە ساکارێکی چییە؟ بەسەر گەرەبە ناچی بەهەنیم کوژت بە بەختەوەری لە سەفەر دروستەکە لە کوردستان ئەتوانی بڵین زۆر سیناریۆ زۆر چیرۆکی جیاواز هەن کە دەکرێت ئەوانی کە بەرهەمهێنەری فیلمن یاخود ئەو کۆمپانیانی بەرهەمهێنەری فیلمن یاخود ئەو دەرهێنەرانی کە بیرۆکەی جیاوازیان هەیە بێن ئەو چیرۆکانە کە هێشتا لە دایک نەبوون لێرە بیکەن بە سەرزەوی خۆیان یاخود بیکەن بە مەملەکەتی خۆیان بۆ
بەرهەمێنانی ئەو جۆرە فیلمانە ئێمە هەر لە سروشتەوە سروشتێکی جوانمان هەیە هەر لە چیرۆکی تراژیدیاوە بەداخەوە چیرۆکی تراژیدی زۆرمان هەیە هەر لە فۆلکلۆر و کولتورەوە زۆر بابەتمان هەیە لە کوردستان کە لەبارەیەوە ئەکرێ فیلمی لە دروست بکرێت جا ئێستا سەبارەت بە بەڵگە فیلمەکان قسەکەین کە سروشتی کوردستان دەستێکی باڵای هەیە ئەگەر بێت و لێرە ئەو بەڵگە فیلمانە دروست بکرێت واتە ئەو فیلمە دێکۆمنتاریەکان کە سەرنجی دنیای ئەتوانی بخەیتە سەر جابا پرۆمۆی بابەتێکی ئەو فیلمانە ببینین ئەگەڕێمەوە لاتان هەر لەسەر ئەم بابەتە دەچمە سلێمانی چونکە لە سلێمانی میوانی تایبەتمان هەیە لەسەر دروستکردنی بەڵگە فیلم جا بە زمانی ئینگلیزی ئەمە گرنگیەکەی لەوەیەکە تۆ وڵاتەکەت با بەڵگە فیلم نیشانی وڵاتانی دیکادەی با پێکەوە ببینین ئەگەڕێمەوە لاتان In the heart of the Kurdistan region, in search for an elusive bird. A man's ambition, like a spark out of ashes, emerges to defy death, struggling for his family. I don't even know what you're getting out of this crowd. What do you want? What I want? I want attention. His dream still is greater than any. Well, it's not a plane, but what kind of bird is it? High above the Isles of Scilly. Really, I'm sick of Some thought it was an eagle. Fighting against time. No. I'm not raising your child. You are nothing to me. In the harsh and rugged terrain. Something is wrong. To save his life. To save his dream. To save the mighty Egyptian vulture. ئەمە تریلەری ئەو کورتە فیلمە یاخود ببورن ئەو بەڵگە فیلمە بوو کە ئێستا باسم بۆ کردن جا دەچمە سلێمانی چکە وردەکاری سلێمانی لە ستۆدیۆی سلێمانیە هاوکارم دالیا کەمال لەگەڵمانە بێت دالیا ئەم کاتت باش بەیانیت باش بەیانی خۆت و میوانەکەشت باش بابەتێکی زۆر گرنگ و تایبەت هەڵت بژاردووە کە قسەی لەسەر بکەیت ئێمە سپاس دەکەین وەک هەمیشە چاوەڕوانی باشترینەکانە بین کە لە سلێمانی و پێشکەش بکرێت باسی ئەوەمان بۆ بکەی لەگەڵ میوانەکە چەندە گرنگە یاخود ڕۆڵی بەڵگە فیلم لە کوردستان بە زمانی ئینگلیزی لەسەر سروشتی کوردستان هەموو ئەمانە کۆمەڵە پرسیارن بێگومان خۆشت کۆمەڵە پرسیاری دیکەت ئامادە کردووە ئەوە چاوەڕوانی لە میوانەکەتی بکەیت و لەم ڕۆژەوە ئەو هەنگاوە ببینین کە کوردستان لەم هەنگاوە شابەرە و پێشەوە ئەچێت جا ئەوە هاتیینە لای تۆ بە خۆم و بە بینەرەکانمەوە بانی و باش سۆڤان بەیانەی بینەرانی کوردستان 24 باش دیارە کە ئەم بابەتە بابەتێکی گرنگە لە ئاست جیان و لە ئاست هەرێمی کوردستان تا ڕادەیەکی کەم دەستی بۆ برا بە تایبەتی لەلایەن سینەماکاران کە کار لەسەر بابەتی ژینگەی بکەن بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە ئەمڕۆ میوانێکمانەیە کە توانیوێتی بە شێوەیەکی ورد لە ساڵی 2014ەوە کار لەسەر ئەم بابەتە بکە بە تایبەتی بابەتی ژینگەی و پاراستنی بابەتی ژینگەی چۆن لە ڕوانگەی سینەماوە ئێمە کاری لەسەر بکەین میوانەکەشم ڕێباز من میە و زیاتر گفتوگۆی لەگەڵ دەکەم بەخێر بیت سپاس ئەگەر بێمە سەر ئەزمونت بە تایبەتی بۆچی ئەم بابەتە هەڵبژاردەوە بابەتی ژینگە بابەتی ژینگە تەوان لە هەموو نێشنەکە بابەتێکی زۆر گرنگە چکە لە کۆتاییە پێناسەی ئەو نەتەوەیە پێناسەی ئەو خەڵکەیە ئەو نیشتیمانەیە ئیشکردن لەسەر بابەتێکیوە بێگومان باشە قورساییەکی زۆری هەیە و لە هەمان کاتیشە ئەنجامێکی باشی ئەبێت لە ڕووی جیهانی و لە ڕووی ناساندنی خۆت و نەتەوەکەت و نیشتیمانەکەت بە دنیا باشە کاکرە باس لە باوەکانی ڕابردووە ئەومان بینیوە کە بەشێکی زۆر لە سینەماکاران بۆ چەندین کاری دیکە دەستەبن بە تایبەتی بابەتە کۆمەڵایەتیەکان بەڵام تۆ چۆن بوو بابەتێکت هەڵبژارد نەک لە ئاست هەرێمی کوردستان لە ئاست جیهانیشە کەمتر کاری لەسەر کراوە ڕاستە وەکو پێشتریش ئاماژەم پێیا بابەتێکی زۆر گرنگە بابەتی ژینگەی و ئاژەڵی شێوی ئەوەی کێمە فیلمێکشمان لەسەر دروست کردم دواییانە
بێگومان هەڵمان نا قورسایەکی باش بێن بە لایەنەکە بەتابەت لایەنی ژنگەی لایەنی ئاژەڵی شێوی کوردستانی ئێمە زۆر دەوڵەمەندە بە بوونی باڵندە و بە بوونی خشۆک و شیردەر و ئاژەڵی دەگمەن بەتایبەت کە لە لای ئێمە بەم دوایانە دانەدانە ئەدۆزرێنەوە ئیشان لەسەرەکرێت بەڵام لەلایەن شارەزانی بواری ژینگەوە من لە کۆتاییە فیلم سازێکم بەپێی ئەزمونونەکە من ئەم زانیاریانم لەسەر ئەو بوونەوەرانە کۆ کردوەوە گرنگیشی زۆری هەیە و پێشتریش وتم ئێمە کە سەرەتا دەستمان کرد بەم ئیشە ئۆپشنێکی زۆرمان لەبەر دەسا بوو ئەمان توانی لەسەر بابەتی کۆمەڵایەتی ئیش بکەین ئەمانتوانی لەسەر هەر بابەتێکی وە لایەنێکی دیکە ئیش بکەین بەڵام ژینگەکەمان هەڵبژات چونکە پێمان وە بوو بە تەواتی پەراوێز خراوە هیچ کەسێکی وە ئیشی تەوان ئیش کراوە پێشتر بەڵام زۆر بە لاوازی باشە ئێوە بەڵگە فیلمێکتان هەیە ئەگەر بیتە سەرەوەی بۆمان باسکەین بەڵگە فیلمە لەکوێ کاری دەرێنانی بۆ کراوە لەکوێ بڵێ ڤیدۆ کراوە یان تۆمار کراوە لۆکیشن لەکوێ بووە ئێمە دوو بەم دوایانە باسکە چیرۆکی باسی بەڵگە فیلم یاخود فیلمی بەڵێ باشە ئێمە فیلمێکمان دروست کرد بەم دوایانە بە ناوی دوایین چرکاندن The Last Capture فیلمەکە بە تەواتی بە زمانی ئینگلیزی دەرکراوە ئیشی لەسەر کراوە هەم لە دیالۆگ و هەم لە نووسینەوە هەم لە بە کۆی گشتی بە زمانی ئینگلیزی دەرکراوە لە پێناو ئینتەرناشناڵکردنی ئیشەکە چونکە تایبەتە بە گرنگیەوە بە بوارێکی ژینگەی ئەما گەر درامایەک بووە یاخود فیلمێکی ئەدڤەنچەر بووە یاخود فیلمێکی گریمان ژەنرای ئەکشن بووە بە کوردیەکە کێشەی نەبوو ئەمان توانی ڕاستەخۆ لە سینەماکانی ئێرە و لە ڕووی بازرگانیەوە ئیسپادی لێ بکەین بەڵام نا ئەوەی کە ئێمە دروستمان کردو ئەو فیلمە فیلمێکی ژینگەییە فیلمێکە پەیوەستە بە پاراستنی ئاژەڵی شێوی پەیوەستە بە دۆزینەوە و با بڵێن بڵاوکردن و ناساندنی ئەو بەتایبەت ئەو باڵندە دەگمەنێکە لە فیلمەکە هەیە ئێمە تەبان فیلمێکی دۆکۆمنتاریشمان هەیە بە ناوی ڕیبۆرن لەدایک بوونەوە کە بە هەمان شێوەمانە لینکێکی تاوان بەیەکەوە ئەم دوو فیلمە ئەنجا ئەو فیلمە درێژە وەکو پێشتریش ئاماژەم پێیا بە زمانی ئینگلیزی دەرکرا لە پێناو ئەوەی کە ئاودێنسێکی زیاتر سەیری بکات یاخودفانێکی زیاتر وەرگێت هەموو دنیا بتوانێت لی تێ بکات گرنگ نییە بەنسبەت ئێمەوە ئەگەر بێت و ئەمە لە سینەما داهاتێک بێنێتەوە یاخود لە فلان شوێن داهاتێک بێنێتەوە ئێمە تارگێتێکمان هەیە ئەویش ئەوەیە کە ئەو ژینگەی کە ئێمە هەمانە ئەو سروشتەی کە ئێمە هەمانە ئەگەر بێت و بە شێوازێکی جوان ئیشی لەسەر بکەی باوەڕم پێ بکە یعنی لە زۆربەی وڵاتان جوانترە چونکە ئێمە تێکەڵەیەکی زۆرمان هەیە ئێمە چوار وەرزەکە پڕ بەمانای خۆی هەیە لە وڵاتی ئێمە زستان پڕ بەمانای خۆی زستانە هاوین پڕ بەمانای خۆی هاوینە بەم شێوازاڕۆ ئێوە بە زمانی ئینگلیزی کاتانە سەر کردووە ئەمان بۆتە هۆکاریەوەی کە لە فستیڤالە جیهانیەکانیش بەشداری پێ بکرێت زمانی ئینگلیزی لە فیلمەکەیە گرنگی خۆی هەیە بێگومان و قورسایی خۆشی هەبووە بێگومان چونکە با من لە خۆمەوە لەسەر ئەو مەسەلەی قسەنێکم نازانم پێش ئێمە بە زمانی ئینگلیزی لە کوردستانە فیلمێک کرابێت کە کارکتەرەکان کورد بن و بە دەگمان ئیشی لەسەر کارکتەرەکان کورد بن و بە زمانی ئینگلیزیش ڕاستەوخۆ قسەکراوێ یاخۆت هەیوارەکان و دیالۆکە بێت لە فیلمەکەیە نازانم ئەگەرەوە کرابێت بەڵام گرنگی خۆی هەیە مەسەلەی زمانەکە هۆکارەکەشی چیە خاڵی یەکەم ئێمە بۆ فستیڤالەکان ئاسانکاریەکی زۆر باشە بۆ ئێمە تێگەیشتنەکە و پەیامەکەی ئێمە باشتر ئەگا بە جیهان و دوای فستیڤالەکانیش لە هەر سۆرسێک لە هەر لایەنێک بڵاو بکرێتەوە دووبارە بینەرێکی جیهانی ئەبێت نەوەک تەنها بینەرێکی ناوخۆ یاخود لایەنێکی شوێنێکی دیاریکرا و نێشنێکی دیاریکرا و لەبەرەوە قورسایی و ئێستا لە فستیڤالەکانە بەشداری پێکراوە ئەو فیلمە لە ئێستا لە پۆست پرۆدەکشنە هێشتا فاینەلایز نەبووە هێشتا تاوان نەبووە بەڵام کە تەواو ڕاستەخۆ بێگومان یەکەم هەنگاوێت چێتە فستیڤالەکانەوە باشە بینە سەر دۆکۆمنتەکان زیاتر لەکوێ کاری وێنەگرتنی بۆ کراوە ئێمە وەک پێشتریش ئاماژەم پێەیە وڵاتێکی زۆر دەوڵەمەندمان هەیە لە ڕووی سروشت و ئاژەڵی کێویەوە ئێمە تەبعاً من شخصی خۆم لە 2014ەوە خەریکی ئیشی دۆکۆمنتاریم لە 2007 بە فەرمی یەکەم فیلممان دروست کرد هەمووی لە پارێزگای سلێمانی دەرنەچووە
ئەنی هێشتا تقریبن 20 فیلممان تەواو کردووە تەنها لە پارێزگای سلێمانی واتە چوارتەوری سلێمانی بەڵام ئەگەر بێت و زیاتر ئیشی لەسەر بکەین لانی کەم تەنها بۆ لایەنی سروشتی و ئاژەڵی کێوی 20 فیلمیتری پێویستە. ئەگەر پێمان ئاشنا بکەی ئەو ئاژەڵە کێویانەی کە تۆ لە نێو ئەم چارچەوەی کارکردنە تا دۆزیونەتەوە یان بۆ منە پێشتر زانیاری ونە بۆ لەسەری و دوای ئەم کورتە فلیمانە یان ئەم بەڵگە فلیمانە بوونە پێی ئاشنابووی زیاتر چی بوون؟ ئێمە ئاژەڵی بەتایبەتی ئاژەڵە دەگمەنەکان ئەگەر قسەی لەسەر بکەین. بەڵێ ئاژەڵی دەگمەنمان زۆرە ئێمە ئاژەڵی تایبەت بە یعنی توانم پێ بڵێم ئاژەڵی نەتەوەی ئەوەمان هەیە ئەوانی کە بەلای منەوە زۆر جوان بوون ئەوانی کە بەلای منەوە جێگەی بایەخ بوون دوو جۆریانە یەکێک لەوانە پێی ئەوترێت سیسارکی میسری ئەجێکشن ڤاڵچەر کە لە دنیاە ژمارەیان زۆر دابەزیوە مەترسی لە ناوچوونیان لەسەر ینی کەوتۆتە سەرەوەی کە چەندەیەکی تر بە تەواوەتی نەمێنن بەڵام ئەوەی کە جێکی خۆشبەختەیە کە لە کوردستان ساڵ بە ساڵ من وەکو شخصی خۆم وەکو فیلمسازێک لەسەر ئەو بوارە سریێواناکەم ساڵ بە ساڵ ژمارەیان زیاکە بەلای منەوە زۆر گرنگە چونکە لە زۆر وڵات هەیە لە ماوەی پێشوە پێما بێت لە یوتیوب ئەتوانم دواتر لینکەکەت بهێنێرم لە وڵاتی بەریتانیا دوای 100 ساڵ ئەم باڵندێ هەر بە ڕێبواریش بەهاتیە پەڕیەوە بەسەریچێک لە دارەکان و بینراوە ینی داروبەردان تێگەیان میدیایەکی زۆر هاتنە سەر و شوێنە لە بەرەوەی ئەزانن کە گەڕانەوەی ئاژەڵێک کە پێشتر لە ناوچوە یاخود پێشتر کەم ژمارەیان کەم بۆ تۆ گرنگە. یەک ئاژەڵی ترمان هەیە ڕێوی سووری کوردستانی کە من زۆر تەرکیزم لەسەرێتی و ئیمکان نییە بێڵم بۆ ئاسانیە بەسەریا تێپەڕ بێ هەرچەنە فیلمی ڕێبۆرن ڕاستەخۆ لەسەر ڕێوی سووری کوردستانی و سیسارکی میسریە. ڕێوی سووری کوردستانی بۆچی من گرنگی پێ ئەم ئێمە لە ماوەکانی پێشوە زۆر ئاژەڵمان هەبووە کە بەداخەوە بە هۆکاری ناشناڵەتی و بابەتی ئەو حکومەتانی کە بەتایبەت دراوسەکان هەوڵیان ناوە تەنانەت ئەوەش لە ئەو مێژوەش دەرکەن کە ناوی کوردستانیشی لەسەر بێ. ڕێوی سووری کوردستانی ناوە زانستێکی پێوتر ڤۆڵپێس کوردستانی کە لێشێک لە وڵاتە دراوسەکان کوردستانی کاکە لابراوە تەنها ڤۆڵپێس نازانم هۆکارێکی چێت تاوانەوەش زیاتر ئەچێتەوە سەر بابەتی ڕێگەسپەرستی و شتانە. ئەو دوو ئاژەڵە بە نسبەت منەوە زۆر گرنگیان هەیە وەکو تر وەکو ئاژەڵی دەگمەن کە هەمان بێ ئێمە چەندین جۆری مۆنگۆسمان هەیە و زایدن باشە کاکرە باز لە قسەکانی تۆ من درکم بەوە کرد کە بەشێک ئێمە ینی زانیاریمان بەو جۆرە پێنەگەیشتووە کە بەشێک لەو ئاژەڵە کێویانەی کە هەیە مە تایبەتە بە جوگرافەیەکەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان بۆ منە ئاژەڵێک هەیە تایبەتە بە کورد ینی شارەزاییمان نییە بە پێویست لەو بارەیەوە تا چەند ئێمە لە ڕێگای بەڵگە فلیمەکانی تۆوە ئاشنا ئەبین بەمە. وەکو پێشتریش وتم من لە کۆتاییە فیلمسازم فیلمسازێکم کە ئەو بوارم وەرگرتووە بەڵام بە حکمی بوارەکە ئیشێکی زۆری لەسەر پێویستەکە لێکۆڵینەوەیکی زۆری لەسەر بکرێ کاتێک کە فیلمێک یاخود پارچە ڤیدیۆک لەسەر هەر ئاژەڵێک دروستکەم مەجبورم کە تەواوی زانیارەکانی لەسەر وەرگرم. من خۆم شخصی خۆم سوپرایز دەبم بە زۆر شت کە یەتە بەردەمم بۆ نمونەیەکێک لەوانە ڕێویەکە کە زۆر بەلامەوە سیر بوو بۆچی ئەم باگراوندەی هەیە ئەم ڕێویەکە لە ئەسڵا کوردستانیە لە ناوچە بەرزەکانی ئەرمینیا و کوردستانی باشوور ژمارەیان زۆرە. ئەم جۆرە ڕێویە پێشتر لە دەیەی ڕابردوو ژمارەیان زۆر کەم بووبووە ینی تقریبا نزیکە لە ناوچوون ببوون. من شخصی خۆم ئەو هەموو گەشتە دۆکۆمنتاریەم کردووە بۆ ناو ژینگە نەمبینیون هەتاوەکم دواییانە پێرێکم بینی بێکواتە جووتێک بەیەکەوە تاوانەوە من وەکو کارکتەرێک کە دیسانە ئێڵم فیلمسازێکم بەڵام زۆرم پێخۆش بوو کە ئەوم بینی ینی ئەو ڕۆژە خۆشترین ڕۆژی من بوو لە ڕووی ئیشوە لە ڕووی ئیشوکاری. ئەگەر بینە سەر جوگرافیای پارێزگای سلێمانیەوە لەم چوارچێوەیە زیاتر کارتان کردووە لە چه شوێنێک کارتان کردووە لە سلێمانی؟ زیاتر ئەوەی کە لە ئێستا تەرکیزمان لە سەرەتی یاخود پێشتر ئیشمان لەسەر کرد بێت ئێمە منتیقی شارباژەرمان هەیە کار ناوچێکی زۆر فراوانە و تێکەڵەیەکی زۆری سروشتی تایە ئاژەڵی زۆری کێوی تایە
ئیشمان لەسەر منتیقی شارباژێر کردووە، ئیشمان لەسەر منتیقی قەرەداغ کردووە، ئیشمان لەسەر منتیقی دوکان کردووە، چوینەتە تەنانەت سنوورەکان بۆ گوندی وێنە و دارۆخات تایبەت بە سەر بە پێنج هەرچەنە تووشی مەترسی ئەڵغام ئەوانە زۆر بووینەتەوە زیاتر ئەم گەر جیاوازی بکەین بۆ منە قەراغ شارباژێر دوکان جیاوازەکانی لە ڕووی ئاژەڵە کێویەکان چی بوو زیاتر؟ مۆزوعی قەراغ و مۆزوعی شارباژێر دوو بە حکمی گەرمیان و کوێستانەکەەوە با بڵێن شێوازی ئاژەڵەکانیان لە 30 بۆ 35 جیاوازن لە یەک لە ڕووی شێوە لە ڕووی شێوە ژیانی شۆ جیاوازن لە ڕووی ژمارەشەوە جیاوازن تەبان زیاتر بەرەو گەرمیان بڕۆین بوونەوەری تابێت بە خۆی ژمارەیان زیاکە بەسیترین نمونە ئێمە دوو جۆر ڕێگەمان هەیە لە منتیقەی قەرەداغ نەوەڕێویەکمان هەیە و لە منتیقی شارباژێر نەوەکی ترمان هەیە کە ژمارەیان زۆر بێت کە زاڵ بن بەسەر لە ڕووی ژمارەوە. ڕاستە بۆ ئەم دۆکۆمنتانە زیاتر پشتە بەچی بەستووە بۆ زانیاریانی کە خۆت کۆت کردوەوە یاخۆت ژینگە پارێز ئەو کەسانی کە لەو چوارچێوەیە کاریان کردووە بەداخەوە کە ئەو حاڵەتە لای ئێمە هەبووە ئێمە بەردەوام پێمان خۆش بوو لەگەڵ ئەو کەسانەیە کە کاری ژینگە پارێزیەکەن و گرنگیان بە مەسەلەی ئاژەڵەوانە پەیوەندێکی باشمان هەبێت چونکە لە کۆتاییە ئێمە زانیاریەکان لەوان وەرەگرین بۆی کە ئیشەکان بکەین بەڵام بەبوونەی هەنێ حاڵەتی ئایا کەسی بێ هەرچیەک بێ تا ڕادێک دووریەک هەبووە لەو پەیوەندیە بۆیە بە ناچاری ئەوەی کە توانیومە پەیوەندیم کردووە من سوپاسی دوو کەسایەتی یەکەم لێرە کۆرش ئارەرات هەیە و زایدەن دکتۆر سامان هەیە کە هاوکاریشان کردوم لە ڕووی زانیاریەوە ئەوەی کە من پێم گەیاندن پرسیارێک شتێکە بۆ لەوانم کردو بەڵام لە کۆتاییە قورسیەکەی کە لێکۆڵینەوەکی بۆ کراوە شێوازی ژیانی و ئەو تەفاسیلانی کە لەسەری هەیە مەجبور بووم خۆم وەکو شەخسێک بیکەم تیمەکەمان وەکو تیمێک ئەو ئیشانە بکەن لەبەرەوە ئەوە زۆر گرنگە و پەیوەندی هەبێ بەڵام بەداخەوە ئەوەنە بەهێز نییە کە من چاوەڕێ بوو زۆر باشە کاکرێباز ئەگەر بینە سەر ئەم بابەتێک کە تۆ هەڵە بژاردۆ بە تایبەتی لە چوارچەوەی سینەماکارێک تا چەندە گرنگە بە تایبەتی لە هەرمی کوردستان سینەماکارەکانی دیکەش دەستبەرن بۆ ئەو بابەتانەی دیکە تەنها لە چوارچەوەیەکی بابەتی کۆمەڵایەتی نەمێنێتەوە چەندین بابەتی دیکە هەیە کە کورد دەتوانێت خۆی پێ بناسێنێت یاخود بە دیوێکی دیکەدا بەڕووی گیانە بکرێتەوە بڵێ تەبان سینەماکار لە سەرتاوە کە دەست ئەچێتە بوارەکە و دەست ئەکا بە ئیش خولەیەکی تایبەت بە خۆی هەیە ناکرێت کەسێک دایرەکتەرێک یاخود سینەماکارێک کە ئیشی زیاتر لەسەر ئەکشنە هەڵ با ئیشێکی لەم شێوەیە بکار ڕەنگە وەکو کەسێک کە لە سەرتاوە ئیشی لەسەرم بابەتە کردو نتوانێت ئەو قورساییە بگەێنێ بۆیە لە بواری خۆیان جوانە لە بواری خۆیان پێشکەوێت باشتر بەڵام وەکو تەشجیعکردن بێگومان ئیشکردن لەسەر بواری ژینگە یەک کێشە هەیە بە لێرە باسی بکەم کاتی تۆ ئیش لەسەر بواری ژینگە ئەەکەیت ئەبێ ئەو ڕاستیە بزانی کە تۆ تەنها قوربانی ئەیت تەنها قوربانی ئەیت واتە خۆت ئەبێت تەرخانکەی بۆ ئەو بوارە تەنها قوربانی ئەیت ئەمە بازرگانی نییە بە هیچ شێوەیەک هیچ داهاتێک وەرناگریتەوە هیچ شتێک ناتوانانی لەسەری بکەی بۆیە تەنها بابەتێکی گرنگە بێگومان بابەتێکی گرنگە بەڵام کاتێک تۆ ئیش لەسەر دراما یاخود فیلمی ئەکشنە یاخود فێڵەر هەر هیچێک لەمان ئەکەم ژانرایانە ئەو ئەسمە خاڵبێکی تا ڕادەیەک تیجاریەوە چونکە تو هەر فیلمێک دەرکێت توانی لە ڕێی سینەما لە ڕووی چەند شوێنێکی ترەوە بتوانی داهاتێکی خۆی و داهاتی زیاتریش وەرگریتەوە بۆیە زەحمەتە من ئەگەر داواش بکەم ئەگەر پێشنیاریشی بکەم زەحمەتە کەسێک کە لەو بوارە هەبێ بتوانێت لەسەر بوارێکی لەم شێوازە باشە بەڵام ئەگەر ببێتە بابەتێک کە زۆرترین سینەماکار دەستی بۆ ببات ڕەنگە بۆ منە هاوکاریش بکرێت بێگومان ئەوەش هەیە من تەبان پێم خۆشەوە حاڵەتە ڕووبات بەڵام ناتوانم قسە لەسەر ئەوانی تر بکەم زۆر باشە تا چەندە گرنگە ینی بۆ منە ئێستا ئەگەر بینە سەر چیرۆکەکانی تۆ یان ئەو کارکتەرانی کە لە دێکۆمنت و لە فیلمەکەی تۆ بەشداریان کردووە زیاتر ئاژەڵن تا چەندە گرنگە ئێمە دەست بەرین بۆەوەی کە ژینگە پارێزەکانیان چیرۆکی دیکە لە ناو ئەم دێکۆمنتانەی تۆ بدۆزینەوە لە داهاتوو شابێت بەڵێ فیلمی دۆکومنتاری با بڵێن مەودایەکی فراوانی هەیە ئەتوانی زیاد و کەمی بۆ بکەی ئیشی زۆر جوانی تیا ئەکرێت تەنها ئەوە نییە کە تۆ بێیت مەجموعەیەک تەسویری سروش بکەیت و چەند ئاژەڵێک یاخود باڵندەیەک تەسویر بکەیت تۆ گفتێ سیناریۆیەکی بۆ دانەی مەرچەنە بۆ وەکو پێشتریش پێما بە پێم وتی بۆ
ئاژەڵی کێوی بە تایبەت ناتوانانی سینناریۆدانی ینی ئەو شوێنی کە من لە ڕێگای کارکتەرێکەوە ئێمە بەر چیرۆک بکەوین بەڵێ ئەوە ئیشێکی زۆر جوان دەرەچێکە لە هزار ئێمە ئێستا خەریکی شتێکی لەو بابەتین کە کارکتەرێک هەبێت کە ئەمانە بناسێنێت گرنگی زۆری هەیە بەڵام لە کۆتاییە ئەو ژانڕایی کە هەیە کە واڵدا دۆکومنتاریەت بۆکو خۆی بمێنێتەوە جوانترە ئەنی تەنها سروشت و هاژەڵەکە بێت جوانترە باشە کاکڕێباز بۆ منە بابەتەکە بابەتێکی ژینگەیە ماوەی تۆمارکردنی ئەم دۆکومنتانە چەندی پێچووە هەبوو بۆ منە چوار وەرزەکەی تیابوو بێت بەڵێ ئێمە کاتێک دەست ئەکەین بە گەشتی دۆکومنتاری تاوان ئێمە توانایەکی مادی سنووردارمان هەیە ئەمە ناتوانین هەموو شتێک بکەین یاخود دەستبەرین بۆ هەموو بابەتێک هەر چەندێکیش حەزمان هەبێت چەندێک ژمانێ پێشی خین ئێمە ناکرێت ئەوە لەبیر بکەین کە توانایەکی مادی سنووردارمان هەیە چونکە ئێمە لە سەرەتای دەست پێکردنمانەوە تاواکو ئەم دەقێشکە من قسە لەگەڵ تۆیاکەم بە تەواوبوونی فیلمەکەشەوە بە هیچ شێوازێک هاوکاریمان لە هیچ کەسێک وەرنەگرت و هەمووی بە توانای دارایی شخصی بووە ئەم ئیشانە جێبەجێکراون بە فیلمەکەشەوە کە تێچووکی هێچکار زۆری هەبووە لەبەر ئەوە درێژترین ماوە بۆ تۆمارکردنی بەڵێ درێژترین ماوە بۆ تۆمارکردنی فیلمەکان با تێگەێنم چۆنە کاتێک ئێمە چینە سەر کاڵەمە چینە سەر سێ دێمە چین گەشتەکەین بۆ شاخ و دەشت و دەرە بۆ مۆسای فیلمی دۆکومنتاری هەرچیەک بێتە بەردەست ئەوە ئەبێت بە سینناریۆی فیلمەکە ئەو فیلمێکە نیازت وادەریکی زۆر کات هەبووە لە ساڵی 2019 ئیشمان لەسەر باڵندەیەک یاخود بوونەوەرێک کردووە بەشێکی ژینگەی کردووە لە فیلمەکە بەکارمان هێناوەی 2022 ینی ئەم تێکەڵەیە ڕوئەیە بۆیە ناتوانم بۆ فیلمێک ماوەیە دانم بەڵام ئەگەر بێت و بە ئەڤڕێج ماوەیەکی بۆ دانی بۆ فیلمێکی دۆکومنتاری لەسەر باڵندێکی کێوی یاخود شیردەرێکی کێوی لانی کەم بۆ وێنەگرتن مانگێکت پێویستە ئەگەر بەردەوام خەریکی هاتووە زنجیرەی ژیانی ئەو باڵندەیان هەچ بابەتێکیان هەر ئاژەڵی وەرتان گرت بێت پیشانتان ناوە زنجیرەی ژیانی ئەوە ئەچێتە قاڵبی ستۆری مۆدەوە کاتێک تۆڵی زنجیرە ژیان باز لە گریمان نێرومەیەکی با بڵێن ڕێوی وەکو نمونە بینین خۆ چاقەڵەکەن هەر کامێک لەوانە ئیشان لەسەر بکەیت تۆ پێویستت بە 2 ساڵی تەواو هەیە بۆی کە بیت ستۆری مۆدێکی لەسەر دروستکەی شێوە ژیانیان بەچکەکردنیان با بڵێن گەورەبوونی بەچکەکانیان ئەمەش داهاتێک و کاتێکی زۆری ئەوێ کە ئێمە ئەو توانایەمان نییە لە ئێستا لە ڕووی داراییەوە با بڵێن ئەوە بکەین بەڵام بێگومان لە پلانە هەیە کە ئیشی لەو بابەتە بکەین و یەکەم پلانیش لەسەر ڕێوی سووری کوردستانیە بێت چون کۆپێری کە دۆزراونەتەوە گرنگی زۆر هەیە لە لای ئێمە ئیش لەسەرەوە بابەتە هاکرێ بەڵام لە ئێستا ناتوانین ئەوە بکەین بە حکمیەوەی کە کاتێکی زۆر و دارایەکی زۆری بێت لە فیلمەکە بینیمان کە کۆمەڵی کارکتەر هەیە ئەوانە چۆن ڕۆڵیان بینیوە فیلمی دوایین شرکاندن فیلمێکی لە بنەڕەت تا ژینگەییە ژانڕای فیلمەکە ئەبێت بە دۆکۆ فیکشن دۆکومنتاری و فیکشنی بۆ زیاد کراواتە کراوە بە فیلمێکی سینمایی باز لە کارکتەرێکە کات کەسایەتێکی کورد دەکات کە خەریکی ئیشی فیلمی دۆکومنتاری و ئەوانە باڵندێکی بەم شێوازە دۆزێتەوە و تووشی ناڕەحەتیە بێت و ئەو ژیانی کە لەو کاتێتی ئەکەوێت و دیسانەوە سەر ئەم هەموو ئازارانی ئەو هەموو عزابانی کە هەیەی و هەموو ئاستەنگانی کێتە بەردەمی دیسان و ناوەستێت و بەردەوام ئیشەکەی ئەکات ئەم کارکتەرانی کە لێرا کۆبوونەتەوە کاتێک تۆیتە سەر فیلمێکی سینەوەی پێویست بە کارکتەر هەیە کارکتەریش ئەبێت دیاری بکەیت و بیهێنیت کێشەکەش لێرە دەست پێەکە کە فیلمەکە ئەمە زمانی ئینگلیزیە هەنی پێویستەکە ئەو دۆزینەوەی کارکتەرێک بۆ زۆر قورسە دۆزینەوەی کارکتەر لە کوردستانە بتەوێت هەم زمانەکە بزانێت و باش ئەکتەریش بێت ئەکتەری زۆر باشمان هەیە تاوان ئێمە ئەکتەری زۆر تایبەتمان هەیە کە من خۆم شخصی خۆم زۆرم پێخۆشەکە هەن بەڵام کاتێک زمانەکە گریمان نەزانێ یاخود لە ئینگلیزیەکە ئەو توانای نەبێت لە ڕووی قسەکردنەوە ئەو ناتوانین لە فیلمەکە بەشداری پێ بکەین بۆیە شتێکی قرس بوو بۆ ئێمە لە کۆتاییە ئەومان جێبەجێ کرد کە توانیمان و کارکتەرانە بدۆزینەوە کە زمانەکان باش بێت باشە کاگرە باس ئەگەر دواوتت لێ وەربگرم لە کۆی ئەو ئەزمونەی کە کردوتە تا چەندە بە تۆ گەیشتۆ کە ژینگەرەمی کوردستان شانیەوەی کە زیاتر باخی پێ بدرێت چ لە ڕووی سینەما بێت چ لە ڕووی هەموو بارەکانی دیکە بێت مەسلەی ژینگە
هەر لە سەرتاوە ئێمە باسیێمان کرد مەسلەیەکی زۆر گرنگە و پێویستە باخێکی زۆری پێ بدرێت بەڵام ڕەنگە قسەی من هەر ئەوەنە لە دوای بەرنامەکە بیریش بچێتەوە بەڵام لە کۆتاییە مۆزوعێکی گرنگە بابەتێکی گرنگە زۆرمەتێریمی کوردستان چل ئاستی ڕێکخراوەکان گرنگی بێگومان تۆ فیلمێکی تۆ ناوچەیەکی ژینگەی هەرێمە ناسیێنی کوردستانە ناسیێنی بە دەرەوە زۆر ئەدڤنتێجت یا بە وڵاتەکەی خۆجگە لە ناساندن تۆ ڕاکێشانی گەشتیار دروستەکەی تۆ داهاتی لێوە دروستەکەی تۆ توانی زۆر شت هەیە کە لە ڕێی فیلمی دۆکۆمنتاری و لەو شێوە ڕێگەی ئەتوانی بەدەستی بێنی بەڵام ئەگە ئەو گرنگی پێ ئەدرێت پێم خۆشە پێی بدرێت بەڵام بەخسەی من نابێت بە هیوای ئەوەین ئێمەش گرنگی زیاتری پێ بدێت دووبارە بەخێرهاتی بە هیوایەوەی بەردەوام بوونت و کارەکانە هەمیشە لە لووتکە ببین بە تایبەتی کاتێک کە باسی ژینگە کرێمە بابەتێکی نەک کوردستانی بەڵکو بابەتێکی جیهانی و پێویستە لە ئاس هەموو چاکەکاندا گرنگی پێ بدرێ و هیوای بەردەوامی بۆ خواستین جارێکی دیکە سۆڤان منە گەڕێمەوە بۆ لای ئێوە کە دیارە لە ماوەکانی ڕابردوو بە شێوەیەکی گشتی گرنگی درا بە هەموو بابەتەکان بە تایبەتی بابەتە کۆمەڵایەتیەکان لە ڕوانگەی بابەتی سینەماییەوە کاری لەسەر کراوە بابەتی ژینگە بابەتێک بۆ کەمتر چۆتاوەی کە لە ڕوانگەی سینەماییەوە یان سینەماکارێک دەستی بۆ بەرێت بە هیوای بتوانێن ئەم ڕێبازەی کاک ڕێباز گرتوێتی بێتە نمونەیەک بۆ سینەماکارەکانی دیکەش. ئێمە دەستخۆشی لە تۆ ئەەکەین و دەستی ماندوو نەبووی کاک ڕێباز دەگوشین زۆر سپاسی یەکەین کە بەو شێوەیە هونەرمەندێکمان هەیە کە ژینگەی کوردستان دەکاتە بەڵگە فیلم و بە زمانی ئینگلیزی نیشانی جیهانیانیەدات زۆر سپاسەکەین هیوادارین کە فیلمەکەی بەشدار بێت لە فستیڤاڵە گەورەکانی جیهانە و بەردەوام بێت لە کارەکەی دووبارە سپاس بۆ تۆش دالیا کە ئەم بەیانیە لەگەڵمان بووی سپاس. با پێکەوە بینەری کەشوهەوای کوردستانی گەورە بین بزانین کوردستانمان کەشوهەوای ئەمڕۆ چۆنە بێت. ئەمە تەواوی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی بەیانی 24 ئەمڕۆمان بوو. هیوادارم کە توانی بەتمان سەرنجتان لەم کاژمێرە بە جۆرێ ڕابکێشین کە بابەتەکان لە لای ئێوە بمێنێتەوە و سوودی لێبەربگرن. سپاسانەکەین کە لەگەڵمان بووین. هیوای ڕۆژێکی باش و پڕ لە شادی و لە خۆشی لە سەلامەتیتان بۆ خوازم. خۆتان لەگەڵ.